من وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی کە ئیمڕۆ لەیلام لەگەڵ خێزان و کەس و کارم هاتنە بۆ ئەم گەشتە و دائما لەشمە قوتابخانەکانیش دەڵێم کاتی ئەچن ئەو دەیشتە ئەو قوتابیانە لەگەڵ مامۆستاکانە کە بڕۆن حەز ناکەم گژ و گیا ببڕن و دائما گیا مەبڕن دار مەبڕن تەنانەت کاتی ئاگرەکەنەوە بۆ ئەوی پێداویستەکانی چای و چێشت ئەڵێم لە شوێنێکە بیکەنەوە کە شتێن نەستویە لەبان بەردێکە لە شوێنێکە بکەنەوە کە بەس خۆڵ بێ و ئاو پیس مەکەن ئەم علاگەشتانە فڕەمەدەن و دائما پیانژم کۆی بکەنەوە کاتێک کە ئەچن بۆ گەشت گرنگە ئێمە ئیمڕاتینە بۆ ئەم ناوچەی خۆشەکە ناوچەی دەربەندیخانە و خەڵکی زۆرە کە ژنگە پارێزن ئەو کەرەستەی کە تێن دانژن دوایە ئەو پاشماوی خوانە لەگەڵ خۆیانە خڕی بکەن بۆنەوە من خۆم ئەگە سەیری سیارەکەم بکەنی سا بۆتە شوێنی زباڵە چی هەیە لەناو سیارەکەی خۆم داێنم کە ئەڕۆم و لە ماڵەوە داێنم خەمە ناو شوێنی تایبەتی خۆی ئەڵم لەو شوێنانە کاتی ئەڕۆن کە هەڵەسین شوێنەکە پاکەنەوە ئەمە ئامۆژگاری من وەکو سەرپەرشتیاری پەروەردەی بوو هەموو مامۆستاکان و قوتابیان بۆ پارێزگاریکردن لە سروشتی جوانی دەربەندیخان پێویستمان بە سەرەتا پێویستمان بە پەروەردە هەیە لە باخچەی ساوایانەوە هەتا بەرەو قۆناغەکانی دواتر مناڵ ئەبێ فێری خۆشەویستی ژینگە بکرێت. ئیتر پەروەردە بنچینەی پێشکەوتنی هەموو وڵاتێکە نەکرد بۆ پاراستنی ژینگە. دووهەم تاکی کۆمەلگا ئەبێ ئاستی هۆشیاری ئەوە بەرز بێت کە ڕۆکاتە ناوچەیەکی گەشتیاری ئاگای لەوە بێت کە ئاگر تەشەنە نەکا کاتی ئاگرێک کاتۆ بتوانێت لە چوارچەوەی ئەو گەشتەیە کە بتوانێت کۆنتترۆڵی بکات و تاکید بکات لە کوژانەوەی بۆ ئەوەی بە سکڵوشتەکەی بڵاوە پێ نەکاو ئاگر بکەوێتەوە کە ئەوش هۆکارێکە بۆ تێکدانی ژینگە.